بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینە بینۆمیانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەمولایەکتان بێت سوودێک لە پرۆگرامەکە ببینن. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کات چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردن و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دەکەین کە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کە خۆی لە 16 ڕۆژدا دەبینێتەوە تا هەڵمەتێکی 16 ڕۆژیە و لە ماوەی ئەم 16 ڕۆژەدا لە تەواوی دنیادا چەندین چالاکی جۆرا و جۆر ڕێک دەخرێت و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت بە شێوەیەکی گشتی و زیاتر خانمان چالاکیەکانیان شەڕ دەکەنەوە لە ماوەی ئەو 16 ڕۆژەدا هەوڵ دەدەن ژنان وەشار بکەنەوە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. ئەنجا ئێمە ئەم ڕۆمانەوێت لە پرۆگرامی ئەمڕۆماندا باز لۆ توندوتیژیانە بکەین کە بەرامبەر بە ژنان دەکرێت لە کوردستاندا وە جۆرەکانی توندوتیژی کامانن کام جۆر زیاتر لە خۆ دەگرێت وە کام جۆریان لە کوردستاندا زیاتر باوە یاخود زیاتر بەدی دەکرێت وە مەترسیدارترینیان لە کوردستاندا کامێوە هۆکارەکانی توندوتیژی کە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. ئەمە تەوەری سەرەکی ئەم ڕۆمانە کە دواتر میوانێکمان لەگەڵدا دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. چەند بڕگۆ بابەتێکیشمان هەیە و ئەچینە لای بەرگەی یەکەمی پرۆگرامەکە بەرگەی ڕێنمایی تەندروستی و کە هەر جار و باز لە گرفتێکی تەندروستی دەکە باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکەی دەکەین با بێکەوە بینەری ڕێنمایی تەندروستی بین و دواترە گەڕێنەوەلاتە. طبعا ئەمڕۆ باسی سوانی جونگەکەین. سوانی جونگەیانەوەی کە لەناو خەڵکا پێوتێت سەوفان بریتە لە چی؟ بریتە لە داخورانی ئەو کڕکراگەی ئەکەوێتە ناو ئەژنۆکانەوە کە ئەکەوێتە ناو جونگۆ بە شێوەیەکی گشتی. با بڵێن داخورانی کڕکراگە یاخود با بڵێن سوانی جونگە ئایا لە هەموو کەسێکە ڕوئەیە؟ ئایا لە چ تەمەنێکەوە ڕوئەیە؟ بەڕاستی ئەتوانین بڵێن ئەمە پێوتێت ئەیجین پرۆسس، یعنی ئەتوانین بڵێن زۆربەی کات لە دوای تەمەنی 50 ساڵیوە ڕوئەیە. بەس چەند هۆکارێک هەیە بۆ سوانی جونگە کە بۆ ئەوەی لە تەمەنێکی زووترا ڕووبە. بۆ نمونە ئەوانەی کە تووشی پێکانە بن یان با بڵێن ئەوانەی کە تووشی حادیسی سەیارە ئەبن لە ئەنجامی زەبرگەیاندن بە بەستەرشانەکانی نێو بۆ نمونە ئەگەر ئێمە ئەژنۆ وەرگرین زەبرگەیاندن بە بەستەرشانەکانی ناو ئەژنۆ کەسەکە زووتر لە کەسێکی ئاسایی تووشی سوانی جونگە بێ. سوانی جونگە ئەتوانین بڵێن بێجگە لە زەبری دەرەکی یان با بڵێن چی ترۆما چەند هۆکارێکی تریشی هەیە. یەکێک لە هۆکارەکانی بەڕاستی بریتە لە هۆکاری جێندەریان با بڵێن چی ڕەگەز. ئەم نەخۆشیە سوانی جونگاکە نەخۆشیێکی زۆر بەربەڵاوە بەڕاستی و بە زۆری لە جونگای ڕوئایە. بۆچی لە جونگای ڕوئایە؟ لەبەرەوەی کە ئێمە لە کاتی ڕۆشتنە وەزنێکی زۆریان با بڵێن چی لۆدێکی زۆر ئەکەوێتە سەر ئەژنۆکانمان. لە ئەفرەتانە زۆرە بە تایبەتی لە دوای تەمەنی 50 ساڵیەوە لە دوای نەمانی سووڕی مانگانەوە بۆ چکە لە دوای نەمانی سووڕی مانگانەوە ڕێژەی هۆرمۆنی ئیسترۆجین کەمە بێتەوە کە ڕێژەی هۆرمۆنی ئیسترۆجین کەم بوویەوە ئەمە تەسیر ئەکاتە سەر خانە کڕکراگەیەکان و خانە کڕکراگەیەکان لە کارکەوتن ئەوەستن بەمەش کڕکراگەکە ئەپوکێت و دا ئەخورێت و کەسەکە تووشی سوانی جونگە ئەبێ. یەکێکیکە لە هۆکارەکانی سوانی جونگەیان با بڵێن چی سەوەفان بریتە لە هۆکاری بۆماوەی. بەڕاستی بەپی ئەو توێژینەوە زانستیانەی کە کراوە دەرکەوتووە کە سوانی جونگە لەو کەسانەیە زۆرە کە بە خێزانی با بڵێن کەسێک لە خێزانەکە سوانی جونگان هەیە ئەتوانین بڵێن دەرکەوتووە بە ڕێژەی لە سایە 50 بۆ لە سایە 60 ئەو خێزانانەی کە سوانی جونگان هەیە کەسێک یان زیاتر لە کەسێکی ئەندامانی خێزانەکان تووشی سوانی جونگە ئەبن. یەکێکە لە هۆکارەکانی سوانی جونگە بریتە لەو کەسانەی کە با بڵێن ئیشوکارەکان بە شێوەیەکە کە بە بەردەوامی ئازاری با بڵێن بە بەردەوامی زەبر بەر ئەژنوانەکەی بۆ نمونە ئەو کەسانەی کە یاری باسکە ئەکەن لە کاتی ڕاکردنیان لە کاتی یاریەکە لۆدێکی زۆر ئەکەوێتە سەر جونگەکە و بەمەش کەسەکە زووتر تووشی سوانی جونگابی یان ئەوانەی کە درێڵ بەکارەهێنن بەڵێن زەختێکی زۆر ئەکەوێتە سەر جونگەکانیان ئەمانە زووتر تووشی سوانی جونگە ئەبن. هۆکارێکی تری سەرەکی بۆ سوانی جونگە بریتە لە قەڵەوی. طبعا ئەو کەسانەی کە قەڵەون کووتمان
لە تەمەنێکی گەنجترا لە تەمەنێکی زووترا تووشی سوانی جومگە ئەبن بۆ لەبەر ئەوەی ئەو کەسێک کە قەڵەوە بە دوو هۆکار زووتر تووشی سوانی جومگە بێ. یەکەم هۆکار بریتێ لەوەی کە وەزنێکی زۆرتر ئەکەوێتە سەر ئەژنۆ، چونکە دەرکەوتووە ئەو کەسانەی کە قەڵەون هەر کیلۆیە کە زیاد ئەبێت لە وەزنی کەسەکە لە کەشی کەسەکە نزیکەی 4 بۆ 5 ئەوەندە وەزنەکە لەسەر ئەژنۆ زیاتر ئەبێت. بۆی پێچەوانەکەش توانین بڵێن ڕاستە یەکێک لە چارەسەرە بنەڕەتەکان بۆ ئەو کەسانەی کە قەڵەون بریتە لە کێشدا بەزاندن، چونکە هەر کیلۆیە کە تۆ دای بەزێنی لە وەزنی خۆت 4 بۆ 5 کیلۆ وەزنی با بڵێن کێش لەسەر ئەژنۆت کەمە بێتەوە. وەکارێکی تر ئەو کەسانین کە قەڵەون ئەبینین کە چۆری لە دەوروبەری ئەژنۆیانە زۆر ئەبێت. ئەم چۆریش ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی زیادکردنی مادەی هەوکردن کە پێوتە پرۆئینفلامەتۆری سایتۆکاینز. ئەم مادە هەوکردنیانە ئەبنە هۆی هەوکردنی جومگەکە و زووتر داخورانی جومگەکە. ئەمە توانین بڵین بە شێوەیەکی گشتی هۆکارە سەرشەکانی سوانی جومگە یان با بڵین چی سەوفان بوو. لە ڕاستیە نەخۆشیێ بۆ لە ماڵێ دکتۆر من چۆن بزانم سەوفانی جومگە یان سوانی جومگەم هەیە چەند نیشانەیەکی. یەکێ لە نیشانەکانی ئەوەیە کە کەسەکە هەست بە ئازارەکە. ئازارەکەی لە کاتی ئیسراحەت و دانیشتنە کەمە، بەڵام لە کاتی جوڵەیە ئازارەکە زۆر ئەبێت. بۆ نمونە بەیانیان کە هەڵەسێ لە خەو کەسەکە هەست بە ڕقبوونی جومگەکەیەکە، بەس ئەم ڕقبوونی جومگەی سەوفان ماوەیەکی کەمتر ئەخیانێ، نزیکەی توانین بڵێن نیو سەعات بۆ 3 چارەگە خیانێ، بەڵام لە نەخۆشی ڕۆماتیزمەکانە زیاتر لە سەعاتێک خیانێ. کەسەکە ئەڵێ دکتۆر هەستەکەم جومگەکەم تەقەتەقی لەوەی لە کاتی دانیشتنما هەستانما، ئەمەش یەکێکە لە نیشانەکانی. نیشانەیەکی تری ئەوەیە کە کەسەکە ئەڵێ دکتۆر کە دانیشتم لە شوێنەکە یان چوون بۆ شوێنێک و دانیشتم هەست ناکەم بڵین هەستم، یعنی بۆ چونکە کە هەڵەسێت جومگەکەی ڕق بۆ ناتوانێت جومگەکەی باشی بجوڵێنێت. ئەمە توانین بڵێن بە شێوەیەکی گشتی بریتە لە نیشانەکانی. بە نیسبەت دەستنیشانکردیان تەشخیصکردنی نەخۆشیەکە، یعنی پێویستە نەخۆشیەکە بەڕاستی وەکو وتمان لەبەر ئەوەی نەخۆشیێکی زۆر بڵاوە، نەخۆشیەکە کە ئەتوانین بڵێن لە سایە 20 ئەو کەسانەی کێن بۆ لای دکتۆری ئێسک و جومگە یان با بڵێن زیاتریش ئەبینین یەکێک لە هۆکارە سەرشەکانی بریتە لە بەهۆی ئەوەی کە تووشی سەوفان بۆیە سەردانی پزیشکەکە، بۆیە باشتر لایەن پزیشکی ئێسک و جومگەی تایبەتیەوە ببینرێ. و دوای ئەوەی کە ئەمە هەڵسەنگاندن بۆ نەخۆشەکە ئەکەین، با بڵێن ئەگەر وەزنی زۆر بوو پێ ئەڵین وەزن دابەزێن و چەند ڕێنمایەشی ئەینێ، بە تایبەتی ئەو ڕێنمایانەی کە لۆدێکی کەمتر ئەکەوێتە سەر ئەژنۆکە، بە تایبەتی لە کاتی دانیشتنە باشتر ئەو کەسە زۆر بە چوار مشکەوە دانەنیشێ، زۆر بە قادرمایە سەر نەکەوێت، چیشکان نەکات. ئەمانە هەمووی ئەبنە هۆی ئەوەی کەمکردنەوەی وەزن لەسەر با بڵێن لەسەر ئەژنۆکە و لە کاتی ڕۆشتنە باشترە کە بە شێوەیەک بڕوا، یعنی بە شوێنێکا بڕوا کە شوێنەکە تەخت بێ، یعنی زۆر خۆی پارێزی لەو شوێنانین کە بەرز بوون و نزمبوونەوەی تایە. و ئەتوانین با بڵێن چەند وەرزشێکی تایبەتیان پێبین. وەرزش لەم کەسانەیە بەڕاستی زۆر مهمە، چونکە ئەبێ بەپێی جۆری کەسەکە ئەگۆڕێ. یعنی ئەگەر یەکێک دوو کەس بۆ نمونە هەردووکیان سەوفانی جومگەیان هەیە، هەردووکیان ناتوانن بەعینەن بچن بۆ یەک شوێن لە یەک شوێن یەک بەرنامەی وەرزشی با بڵێن تطبیق بکەن، یان عینەن ڕیاضە بکەن، بۆ لەبەر ئەو کەسە یەکێکیان لەوە چێ هەوکردنی جومگە هەیە، یەکێکیان لەوە چێ نەیبێ، کەواتە باشترە دکتۆری ئێسک و جومگە نەخۆشەکە ببینێت و ڕێنمایی ئەوەی بۆ بکات کە لە چ کاتێکا دەست ئەکا بە وەرزشکردن و چ جۆرە وەرزشکردنێکیش بۆ کەسەکە گونجاوە. پاش ئەموو ئەمانە مەسەلەن زۆر زەروری ئەو کەسانەی کە سەوفانی جومگە بە تایبەتی ئەم باسی ئەژنۆکەین سەوفانی جومگەی ئەژنۆیان هەیە، باشترە کە ئەو کاتانی کە ئەچنە دەرەوە یان ئەو کاتەی مەسەلەن 2-3 ساعت ئەچنە دەرەوە باشترە کە قاڵبێک لە ئەژنۆیان ببەستن بۆ ئەوەی ئەژنۆکان پارێزراو بێ و ئەگەر بتوانن شتێک بەکاربهێنن وەکو گۆچانیان هەر دەردەستێکی کە لۆدێکی کەمتر لەسەر ئەژنۆکان کەم بێتەوە و پێڵاوەکانیش بەڕاستی پێڵاوی خۆشی لەم حاڵەتەیە زۆر مهمە، بە تایبەتی ئەوانەی کە پێیان فلاتە باشترە پێڵاوێکی گونجاو لێ پێکەن. وەکووتمان ئەگەر ئێمە توانیمان هۆکارەکانی کۆنتترۆلکەین ئەو کاتە چارەسەرەکەی لە چەند چارەسەرێکی کورتە خۆی ئەبینێتەوە، بۆ نمونە ڕێنماییکردنی نەخۆشەکە، بەکارهێنانی ئەو شتانی کە باسمان کردار دەست و قاڵ بۆ ئەوەی جومگەی ئەژنۆکە پارێزراو بێ و بەکارهێنانی چەند دەرمانێک. تاوان دووبارەی ئەەکەمەوە دەرمانەکان بەپێی جۆری نەخۆشەکە ئەگۆڕێ، شەرت نییە هەموو دەرمانێک بۆ هەموو نەخۆشێکی سەوفان گونجاو بێ، ئەبێ دکتۆرەکە ویت ئەند باڵانس، یعنی با بڵێن بێ نەخۆشەکە هەڵبسەنگێنێ، بزانێ ئایا ئەم نەخۆشی شەکرەی نییە، فشاری خوێنی نییە، نەخۆشی ڕەبووی نییە، بۆی ئەو جۆری ئەو چارەسەرێکە بۆی ئەنووسێت ڕاستە بۆ جومگەکەی باشە، بەس لە لایەشیکەوە زیانی پێنەکەێنێت. ئەمە بە شێوەیەکی گشتی و ئەگەر نەخۆشەکە با بڵێن
ئەڵێ لە چ کاتێکا دکتۆر من عملیاتی بکەمیان بڵێن جونگەی ئەژنۆم بگۆڕم بەڕاستی ئەوە دوای ئەوەی کە نەخۆشەکە هەڵسەنگێنرا با بڵێن تیشکی بۆ ژیرا و دەرکەوت کە نەخۆشیەکەی هیچ چارەسەرێکی نییە با بڵێن هیچ چارەسەرێکی بە عیلاج و بە دەرمان نییە ئەو کاتە ئەتوانێت بە بڵێن گۆڕینی جونگەی ئەژنۆ بکات. لە ناوەڕاستی سەدەی بیستەمدا لە وڵاتی دۆمینیکان کە ئەو کاتە دەسەڵاتێکی دیکتاتۆر حکمڕانی ئەو وڵاتی دەکرد ئەجا سێ خوشک هەبوون ئەم سێ خوشکە کە بە خوشکانی میراباڵ ناسراون لەژایەتی ئەم دەسەڵاتە دیکتاتۆریان دەکرد ئەو کاتە. دواتر لە ساڵی 1960 دەسەڵاتی دیکتاتۆری ئەو کاتە و حکمڕانی ئەو کاتە هەستان بە کوشتنی یاخود بە تیرۆرکردنی ئەم سێ خوشکە. دواتر لە ساڵی 1970دا ژنانی نەتەوەی یەکگرتووەکان کۆبوونەوە بڕیاری ئەویاندا کە لە 25 نۆڤەمبەر کە 25 نۆڤەمبەردا ئەم سێ خوشکە کوژراون. 25 نۆڤەمبەر دانێن بۆ ڕۆژێک بۆی کە هەم یادی کۆچی ئەم سێ خوشکە بکەنەوە لە لایەکی تریشانە بێت بە ڕۆژێک بۆی کە بەرەنگاری توندوتیژی دژی ژنان ببنەوە. لە ساڵی 1990دا ڕخراوی نەتەوە یەکگرتووەکان بە فەرمی ئەم ڕۆژەی ناسان کە 25 نۆڤەمبەر دیاری بکرێت وەک ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کە ئەوەیە تەنها خۆی لە ڕۆژێکدا نابینێتەوە بەڵکو هەڵمەتێکی 16 ڕۆژەیە بۆ هۆشیارکردنەوەی ژنان بە شێوەیەکی گشتی کە لە تەواوی دنیادا چەندین چالاکی جۆرە و جۆر ئەنجام دەدرێت ژنان چالاکیەکانیان چڕ دەکەنەوە لە ماوەی ئەو 16 ڕۆژەدا. ئێمە شەمانەیە لەم پرۆگرامی ئەمڕۆماندا و لەم تەوەرەدا باس دەکەین کە لە هەرێمی کوردستان ئەو توندوتیژیانی کە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت ئایا ڕێژەکەی چۆنە بەرزە یاخود ئێستا ڕوو لە نزمبوونەوە لە هەمان کاتدا جۆرەکانی توندوتیژی کە بەرامبەر بە ژنان دەکرێت لە چ جۆرێکنەوە کام جۆریان زیاتر بەدی دەکرێت و لە هەمان کاتیژا هۆکارەکان چین کە ئەم توندوتیژیانە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر بابەتەکە میوانداری سەیوان ڕۆستەممان کردووە کە بەڕێزیان ئەندامی سکرتارەتی یەکێتی ژنانن و لە هەمان کاتدا سەرنووسەری ڕۆژنامەی ژیانەوە. بەڵام پێشەی کە بچینە لای سەیوانخان دەچینە لای فەرحان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵ ئێمەدا ئامادە و لەسەر هەمان تەوەر واتە لەسەر 25 نۆڤەمبەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لەگەڵ ئێمەدا ئامادەیە. فەرحان سڵاو لێبێت بەیانیت باش فەرموو زانیاری لای تۆی هیچ جۆرە چالاکیەک لەم ڕۆژەدا بەڕێوە دەچێت لەوێ؟ بەڵێ چنوور سڵاو لێوە لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆ 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە. دیارە لە ساڵی 1990ەوە نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژێ بە ڕۆژی بەرەنگاربوونەوە بنبڕکردنی توندوتیژی دژ بە ژنان ناساندووە. لە پارێزگای هەڵەبجە 38 حاڵەت تۆمار کراوە و ساڵی تاوەکو با بڵێ مانگی یان 2 حاڵەت بووە لە بە شێوەیەکی گشتی لە سنووری شارە زووردا 305 حاڵەتی توندوتیژی دژ بە ژنان تۆمار کراوە. دیارە ئەم ڕۆژ لە پارێزگای هەڵەبجە چالاکیەک بڕێوە چێ من پێم خۆشە بچمە لای گوڵستان خان ئەگەر پێمان بڵێن چالاکیەکی ئەمڕۆ چییە تانوێ لە 25 نۆڤەمبەرە چه پەیامێک بگێن؟ سەرەتا دەستخۆشتان لێکم ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە هەرێمی کوردستانە هەڵمەتێکی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانێ بۆ ماوەی 16 ڕۆژ. ئێمە دەستپێکی پرۆژەکەمان بە دەستپێکەکەمان بە دەرکردنی بەیاننامەیەک دەرەکەین کە لەو بەیاننامەیەداوە لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەکەین کە بەهۆی ئەوەی کە ئەو هەموو توندوتیژیانە و هەموو قەیرانانەی کە لە هەرێمە هەیە بۆتە هۆی کە گرفتێکی زۆر و کۆمەڵێک توندوتیژی تری بە دوای خۆی داهێناوە. بۆیە پێویستە بە زووترین کات حکوومەتی هەرێم بێتە سەرخەت و ڕێگە چارێک بدۆزێتەوە بۆ ئەو حاڵەتە توندوتیژیان و لە چارەسەکردنی کێشە و گرفتەکان و قەیرانەکان تاکو ژیانێکی ئارام و ئاسوودە هەبێت، چونکە هەمیشە لە هەموو کێشە و مەشاکیلەکانە ئەو توندوتیژیانە کە هەبێت دەبێتە هۆی ئەوەی کە ژنان باشدەری یەکان بن لە توندوتیژیەکانە. بۆیە داواکارین کە حکوومەتی هەرێم بتوانێت قەیرانان چارەسەر بکات و یەکێکتر لە داواکاریەکەمان ئەوەیە کە ماوەی 2 ساڵە نووسینگەی توندوتیژی دژ بە ژنان لە پارێزگای هەڵەبجە بە
استحداث کرا و ئەبێ بکرێتەوە بەڵام تاکو ئێستا و نووسنگی نەکەوتە سەر پێی خۆی کامەش زەرێکی زۆری لە ژنانی ئەم سنوورە گەیاندۆ کە ناتوانن شوێنێک نییە کا بچن سکاڵاکانیان بکەن و لە دادگاکان کەیسەکانی یەکلا بێتەوە بۆیە هیوادارین لەم هەڵمەتەیە حکوومەت بەدەم بانگەوازەوە بێت و نووسنگیش تەفعیل بکاتەوە تاکو بتوانێن توێژیەکان ڕابگرین. سەبارەت بە کوشتن ئەم ساڵ هیچ حاڵەتێکی کوشتن تۆمار کراوە تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجێ حاڵەتێکی ژن کوشتن تۆمار نەکراوە خۆشبەختانە. باشە دروشمێکم بینی پرۆژه یەکسانی جێندەری و بێزکردنی ژنان ئەم دروشمە چی ئەم ساڵ کە جەختی لەسەرەکەن حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە بەهامەکانی ئەوەیە کە ڕاگررتنی باڵانسی جێندەری و یەکسانی جێندەریە لە سەرجەم داوام و دەستگا و فەرمانەکانی حکوومەت هەرێمی کوردستانە ئێستا لە هەموو پارێزگاکانە یەکی جێندەری کراوەتەوە لە زۆربەی وەزارەتەکانە قەرارەکە هەموو وەزارەتێکی جێندەری هەبێت تاکو کار بکرێت لەسەر ئەو هەیکەلە ئیداریی کە هەیە دە باڵانسی جێندەری تێدا ڕابگیرێ ژنان و پیاوان پێکەوە بە پێی لێ هاتوویان لەناو هەیکەلاتی حکوومەتی هەرێماجیا شویان بکرێت و هەروەها یەکسانی وەرگرتنی دەرفەتی کارە یەکسانی مشارەکەی سیاسی یەکسانیە یعنی ئێمە تەنها یەکسانی جێندەری لە دەم و دەستگاکانی حکوومەت باز ناکەین ئێمە لە مشارەکاتی سیاسی لە دەستکەوتنی هەلی کارە لە وەرگرتنی پلۆپۆستا لە هەر شتێکا بێت ئێمە داوای ئەو یەکسانی جێندەری ئەکەین و هەروایەکێک لە داواکارەکانی تریشمانەوەیەکە چۆن سیستەمی کۆتا بۆ پەرلەمان هەیە وەرەوە سیستەمی کۆتا بۆ وەزارە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی شەبێت تاکو ژنان بتوانن زۆرتر مافەکانی خۆیان بەدەست بێن و کۆمەڵگەیەکی یەکسان و خۆشگوزەرانمان هەبێت. سپاس بۆ بەڕێزیشتان. سپاس. بەڵێ سنوور ئەمە زانیاریەکان بوون منەگەڕێمەوە لایەوە. سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ئاڵەبجۆ لەگەڵێمە دامادە بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت کە لەسەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ژنان بۆ ئێمە دوان. ئەگەڕێمە لای میوانەکە سەیوان خان خات و سەیوان لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەگشتی بەپێی ئەوەی کە ئەو داتانی کە ئەگەر بێنە لای ئێوە بەپێی زانیاریەکانی لای بەڕێزت لە هەرێمی کوردستانە بەگشتی و ساڵی 2021 11 مانگی ڕۆژتووە. ئەم 11 مانگی کە ئێستا ئەو داتانی کێتە لای ئێوە ڕێژەکان ئەو ڕێژانی کێتە لای ئێوە دش بە بڵێ تونند و تیژەکان کە دش بە ژنان ئەنجام دەدرێت ڕێژە کە بە بەراورد بە ساڵانی تر زیادی کردو یا خۆت کەمی کردو. سرەتا سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بە هیوام ڕۆژێکی دوو لە تونند و تیژی بەسەربەرین و هەنگاوێک بێت ئەمڕۆ کە بەڕاستی بۆ کەمکردنەوەی تونند و تیژی دیارە دیاردەی تونند و تیژی دیاردەیەکی جیهانیە تەنیا لە کوردستانانە لە هەموو ئەگەر بگەڕێیت و سەیری نەخشەی جیهان بکەی ڕێژەی تونند و تیژی پانتایەکی زۆر زۆر داگیرەکە لەسەر گۆی زەوی. ئەمەش زۆرترینی ئەو تونند و تیژیانش کە ئەکرێن بەرامبەری ژنانە کە ئەکرێت تەنانەت بە پێی ئەو ئامارەی تازەترین ئاماری نەتەوە یەکگرتووەکان کە بڵاوی کردوێتەوە لە ساڵی 2021 کە لە کۆی سێژن لە جیهاندا یەکێکیان تووشی تونند و تیژێ بێتەوە کە ئەم تونند و تیژیش کە ئەبێتەوە بەڕاستی گەورەترین بربەست بۆ پێشکەوتن و سەقامگیربوونی ئاشتی و ئارامی لە جیهانە ئەم توندی تیژەیە کە بەرامبەری ژن ئەکرێت کە ناتوانێت هەردوو ڕەگەزی مرۆڤ بتوانن بە یەکسانی جیهان بەرەو پێشوبن. ئەگەر بێیشینە سەر کوردستان بەشێکە لە وڵاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست کە بە زۆرترین هەموو شێوازەکانی تونند و تیژی تایە هەر لە کوشتن و سووتاندن و خۆکوشتن و دیار دەدزێەوە کۆمەڵایەتیەکانی دابوونەریت کە تا ئێستاشان ماوەتەوە هەر لە کاردایە لە ناو کۆمەڵە هەمووی بەداخەوە هەیە لە ناو کۆمەڵی ئێمەشا لە ناو کوردستاندا. ئەگەر سەرنج بدەین بۆ ئەوەی کە ئامارێ لە ڕاستەیە هیچ ئامارێک ئەو ئامارە وردە نییە کە ئێمە بڵێن بەڕاستی ئەمە ئاوەهایە و بە تەواوەتی ئەم ڕێژەیە دەرکەوتووەکەوایە لەبەر ئەوەی زۆر جار ئەو تونند و تیژیانەی کە ئەکرێ بەرامبەر ژنان لەوانەیە تۆمار نەکرێ لەوانەیە پێی نەزانرێ لە شوێنە چەپەک و دوورەکان نابن ببنە قوربانی تونند و تیژی. بەڵام ئەوەی کە ئەکرێت بەپێی ئەو ئامارانەی کە لە بەڕێوەبەریەتی تونند و تیژیەکان یا لە شوێنە گشتیەکان یا لە ڕێکخراوەکان بەپێی ئەو ڕێژەی کە خۆیان هەیەە ئەتوانم بڵم بەداخەوە زۆری زیایی کردووە زۆرتر بووە شێوازی جۆرا و جۆری زیایی کردووە. ئەگەر ڕەنگە لە کاتێکە لە ماوەیەکی زەمەنیە
جۆرێک لە توندوتیژی بوو بێ ئێستا هەرچی جۆری توندوتیژی هەیە بە تایبەتی توندوتیژی ئەم ئامێر ئەلکترۆنیانەژ ئێستا باس لە جۆرەکانیشی ئەەکەین سەیوانخان بەزویستم ئەوە بپرسم کە ئایا پرسی ژنان بە تەنها پرسی دامەزراوە ڕێکخراوەکانی ژنانە یاخود ئەوە تا بە شێوەیەکی گشتی پرسی حکوومەتە پرسی دەستگای میدیاییە پرسی کۆمەلگای مەدەنیە بە شێوەیەکی گشتی ئەو پرسیارە پرسیارێکی زۆر بەهێزە بەڕاستی پرسی کەمکردنەوەی توندوتیژی ئەرکی سەرەکی هەموو دام و دەستگا دەوڵەتیەکان و دام و دەستگا مەدەنیەکانە ئەرکی هەموو کۆمەڵە بە بوارەکانی پەروەردە و تەندروستی و هەموو بوارەکانی تری کۆمەڵایەتیوە کە بە یەکدەنگ بە یەک بەرنامە کار بکەن بۆ ئەوەی کە توندوتیژی کەم کرێتەوە لە کۆمەڵا هەرگێکە و بە شێوازی خۆی ئێمە ئەوەی ئەیبینین بەڕاستی ئەرکی سەرەکی حکوومەتە بڵێن کە ئیش بکات کە بەرنامەدا ڕێژێ کە سەر ڕای ئەوەی کە یاساکان بۆ شێوەی هەموار بکرێن و چاودێری بکرێن بۆ کارپێکردنیان ئەمانە هەمووی ئەرکی تەواوی سەرەکی دەوڵەتەکە بیکە بەڵام ڕێکخراوەکانی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەموو مؤسساتی تری کۆمەڵ هەمویان بەشدارن لەواکە ئەبێ هاوکار بن بۆ کەمکردنەوە ئەگەر ئێمە ئەو ئەرکە بخەینە سەر ئەوەی ڕێکخراوێک یا گروپێک بەڕاستی ئەوە هیچ وەکو ئەو وایە دڵۆپێک بێ لە دەریایەکە چکە ئەو لە توانای ڕێکخراوێکان نیە چەند کاریش بکات ئەو ناتوانێت بەو شێوەیە هەڵسێکە بڵێ من توانیومە بەرهەڵستی توندوتیژی بکەم بەڵام کارێکی زۆر باشە کە هوشیارکردنەوە و ڕێنمایی هەبێت. بەڵێ دەستەکانە خۆش بێ سەیوانخان لەگەڵ بەڕێستا بەردەوا بین هەر لەسەر هەمان بەبەست دەچینە لای پەیامنەرمان لە کەفری لەسەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ئەچینە لای پەیامنەرمان حەیدەر ئەحمەد کە لە کەفری و لەگەڵ ئێمە دامادێ حەیدەر سڵاو لێبێت بەیانیت باش لە کفری هیچ جۆرە چالاکیەک بە بۆنی ئەم ڕۆژەوە ئەنجام دەدرێت و هیچ داتایەکت لایە کە تایبەت بێ بە توندوتیژیەکان دژی ژنان بەڵێ هەموو کاتێکتان باش 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک بە ڕۆژی نهێشتنی توندوتیژی دژ بە ژنان و خێزان دەستی پێ کردووە لە کوردستانی ژەبینی ساڵانی ڕابردوو چالاکی هەمە جۆر ئەنجام دراوە بە تایبەت شارە دوورە دەستەکان ئەوانەی کە دوورین لە ناوەندەکانی پارێزگار بە پێی هەموو توێژینەوەکان بە تایبەت ئەوانەی کە ڕەنگە هەندێک شوێن دابوونەری کەلتور زاڵ بێ بەسەر هەڵسوکەوتە یاخود بۆیە زۆرتر بووە کفری و گەرمیانیش بەدەر نەبوو لەو ناوچانەی کە بە درێژای مێژوو چەقی ململانە و شۆڕشەکان بووە هەر بۆیە توندوتیژیش لەم ناوچانە کراوە چی بەرامبەر ژنان و چی بەرامبەر کۆمەلگا بەگشتی من دەمەوێت لەوە قسە بکەم لەسەر ئاسی گەرمیان حکوومەتی هەرێمی کوردستان پێش قەیرانی دارایی هەڵمەتێکی هۆشیاری ئەنجام دەدا هەنگاوی باشی هەبوو لەوەی کەوا ئەو ڕێژەیە بەرەو خوارەوە بچێت بەڵام لەگەڵ هاتنی قەیرانی دارایی بەپێی هەموو توێژینەوەکان کە ڕێکخراوەکانی وادی ئەڵمانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ڕێکخراوەکانی ژنان لە سنووری گەرمیان کردویانە بەهۆی قەیرانی داراییەوە کاریگەری خراپی هەبووە هەبۆیە ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان و ڕێژەی توندوتیژی بە گشتی زیادی کردووە لە سنووری کفری بە گوندەکان و ناحیەکانەوە ماوەی 3 ساڵە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پرۆژەی هاوکاریکردنی لە بوارە جیاجیەکانە هێناوەتە سنووری ناوچەی گەرمیان بە تایبەت لە بواری نێشتنی توندوتیژی و بڵاوکردنەوەی کەلتوری هۆشیاری لە ڕێگەی پسپۆران و مامۆستایان و شارەزانی بواری تایبەتی بواری بڵاوکردنەوەی هۆشیاری و تێگەیشتن لە سنووری کفری و گەرمیان چەند چالاکیەک ئەنجام ئەدرێ هەر من دەمێ ئامارە لە بەڕێبەرایەتی توندوتیژی دژ بە خێزان لە کفری وەرمان کردووە لە نێوان 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 50 کۆڕ و سیمیناریان کردووە لە هەمان کاتیشدا لە ناو خوێندنگاکان لە ڕێگەی توێژەرانی کۆمەڵایەتیوە کە هەیانە یاخود ئەوانی کە لە خوێندنگاکان سوودیان لێ وەرگردووە زیاتر لە 50 چالاکیان ئەنجامداوە ئێمە هەوڵماندا ئامارێ وەربگرین لە فەرمانگەی دادنووسی دادگای کفری بەڵام بەداخەوە بەردەست نەبوو لەوەی کەوا ڕێژەی توندوتیژی ئاخۆ لە ساڵی 2021 بە بەراورد لەگەڵ 2019 زیادی کردو یاخود کەمی کردووە بەداخەوە هیچ ئامارێکمان دەست نەکرد لەوەی کەوا ئەوان بەپێی ڕێنمایەکی وزارەتی داد کەوا هیچ
زانیاریەک یاخود ئاماری جابوونەوە و ڕێژەی هاوسەرگیری نەدەنە کەناڵەکانی ڕاگەاندن کە ئەمە بەداخەوە هیوادارم کەوا لایەنی پەیوەندیدار و فەرمانگەکان و دادگاکان و هەموو ئەو شوێنانی کە ڕۆژنامەنووسێ دەیە بابەتێک بەدا چونکە هاوکاری بن. بەڵام بەگشتی ئەبینین لە ئەم ساڵدا بە بەراورد بەپێی ئەو زانیارانی کە ئێمە وەرمان گردو هەم لە توێژەرانی کۆمەڵایەتی هەم لە بڵێن ئەوانەی کە لە ناو دادگاکان بڵێن زیاتر پارێزرن کە لەو کەیسانە کارەکەن ئەمساڵ باشتر بووە لە ساڵی 2020 بەو پێیکەوە ئەمساڵ دابینکردنی بەشێک لەو موچانەی کە وەک شارەزان ئاماژەی بۆکەن لە کاتی خۆیدا یاخود موچەوە بێ لێ بڕون هەنگاوێکی باشە بۆ نێژتنی تونتوتیژی چونکە بەشێک لە هۆکارەکان قەیرانی دارایی نەبوونی داهات نەبوونی داهاتی تاک لە هۆکارە لە تونتوژی بۆیە هەر بڕیارە لە ئەمڕۆ ئەمە لەگەڵ بەڕێوەبەری تونتوتیژی کفری قسەمان کردووە ئەوان توێژەری کۆمەڵایەتیان هەیە لەگەڵ پۆلیسی کۆمەڵگەی کفری کە من ئەمە ئاماژە پۆلیسی کۆمەڵگەی ماوەی چەند ساڵێکە بەڵێ ئەمە کۆی زانێرەکان بووە گەرەمەلایەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە تایبەت بە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی تیژی ژنان 25 نۆڤەمبەر لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. ئەگەڕێمەوە لای میوانەکەم سەیوان خان خات و سەیوان حەیدەر لە قسەکانی ئەو لە باز لە هۆکارەکانی زیاتر چەختیەکە سەر کەمی داهات و قەیرانی دارایی من ئەمەوێت لەگەڵ قەیرانی داراییەکە باز لەوە بکەم کە ڤایرۆسی کۆرۆنا تا چەند هۆکار بۆ بۆی کە ڕێژەی توندوتیژی زیاد کات لە هەرێمی کوردستانەوە لە تەواوی جیهاندا بە شێوەیەکی گشتی لە تەواوی جیهانە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوەتی ڕێژەی توندوتیژی زیایی کردووە بەپێی ئەو ئامارانە ئەو داتایانەی کە لە وڵاتان بڵاویان کردوێتەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ بێکاری و چوونە ماڵەوە و نەبوونی دەرفەت بۆ کارکردن و بۆ بەدەستێنانی داهات کە بۆتە هۆی توندوتیژی ئەم توندوتیژیش ڕاستە هەموو کۆمەڵی گرتووەتەوە بە هەردوو ڕەگەزەوە بەڵام کاریگەریەکەی لەسەر ڕەگەزی ژنان زۆر زیاتر بووە و لە کوردستانی دیارە هەر هەمان شێوە قەیرانی دارایی زۆر هۆکارێکی گەورەیە بۆ زیادبوونی ڕێژەی توندوتیژی چونکە دارایی هۆکارێکی سەرەکیە بۆ دروستکردنی ئارامی بۆ ژیان چونکە ئەگەر هیچ دەرامەتێک نەبێ هیچ کارێک نەبێ ژیان ناڕوا بەڕێوە ناکرێ ئەمە ڕەنگ ئەداتەوە لەسەر دەرونی تاکەکانە و کاری توندوتیژی ئەکەن. جگە لە قەیرانی دارایی جگە لە ڤایرۆسی کۆرۆنا چیتر هۆکار بۆ بۆی کە توندوتیژەکان دەست بە ژنان ئەنجام بدرێت سۆشیال میدیا بابەتە ئەلکترۆنیەکان ئەمانە تا چەند هۆکارەکانی توندوتیژی زۆرن هەمووی ئەتوانین لە دیارترینیان زیاترینیان جەنگ و شەڕ و پێکدانەکانە کە هەمیشە لەو جەنگانەی کە لە جیهانە ئەمڕۆ هەیە کە زۆرترینی وڵاتەکانی گرتووەتەوە زۆرترینی ئەو قوربانیانەی کە لەو جەنگانە ئەبن ژنانن کە هەم سەرڕای جەنگ و ماڵوێرانی و کوشتن ئەبنە قوربانی بازرگانی پێوەکردنیان کە ئەمانە زۆر وەکو بینیمان ئەوەی داعش یا ئەوەی ئێستا ڕوئەدا لە سوودان لە ئەقلیمی تیگرای و ئەم شوێنانە کە هەمووی ژنەکانن کە کراون بە زیاتر کە ئەسیر کراون بە کۆی لەو ئەرفێنرێن سەرڕای ئەوەی کە جێگە و شوێن و ئەم کوشتن و کوشتار و ماڵوێرانیان تووشە بێ ڕوبەڕووی ئەو بە کۆیلەکردنش بوونەتەوە ئەمە گەورەترین هۆکار بۆی نەبوونی ئاشتی و نەبوونی سەروەری یاسایە کە لە وڵاتانە هەیە لە کۆمەڵی ئێمەشا دیارە هەمان شت زۆرە ڕاستە ئێمە یعنی بە خۆشحاڵیەوە ئەڵێن کە کۆمەڵی گۆڕانکاری کراوە کە کۆمەڵێ یاسادا ڕێژراوە کۆمەڵی هەموو یاسا هەموار کراوەتەوە بۆ ئەوەی توندوتیژی نەبێ لەوانە گرنگترینیان ئەوەی قەدەغەکردنی کوشتن بە ناوی شەرەف پارێزیوە یان یاسای توندوتیژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان بەڵام ئەمە ئەو کاریگەری نەبووە لەسەر کەمکردنەوەی توندوتیژی لەبەر ئەوەی توندوتیژی
ڕۆ چووەتە ناخی کۆمەڵەوە بۆ بەدابوو نەریت و کەلتور ئەمە ماوەیەکی زۆری ئەوێت کە ئەو عقلیەتە بگۆڕێ ئەبێ عقلێتی کۆمەڵ بگۆڕێ بۆ ئەوەی ئەو یاسانەی کە دەرەچێت کاری پێ بکرێت. باشە سێواخان لە هەرێمی کوردستاندا لە ساڵانی ڕابردووە ژمارێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژنان دامەزراون. بەڕێستان لە سەرەتای قسەکان تاماژەت بۆ کە پرسی ژنان پرسێکی گشتیە ئەوی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. بەڵام من ئەمێ ئەوە پرسم کە ڕێکخراوەکانی ژنان تا چەند ڕۆڵیان هەبووە لە کەمکردنەوەی ڕێژەکانی توندوتیژی دژ بە ژنان. دیارە من هەروەکو ئەڵێم تەنیا ئەوە کاری ڕێکخراوەکان نییە چونکەەوە بێ پلانی استراتیجی دەوڵەتە بێ بۆ کەمکردنەوەی بەڵام لەگەڵ کاری ئەوانە بەڵام ڕێکخراوەکانی کوردستان بەڕاستی جێگەدەستیان دیارە یەکەمیان ئەوەیە کە بە هەوڵی ئەم ڕێکخراوانە توانرا کە گۆڕانکاری لەو یاسایانە بکرێ لە ساڵحی ژنان کە بتوانرێت ئەوانە بگۆڕێ بۆ ئەوەی ئەو دیاردەزێوانە نەمێنێت و هەروە یاسای توندوتیژی خێزان زۆر کاری تریشیان کردو ڕێکخراوەکان وەکو داڵدەدانی ئەو ژنانەی کە توندوتیژیان لەسرە تەوعیە هۆشیاری یاسایی ئەم شتانە بەڵام ئەوەی کە پێویستی پێێتیک پلانێکی درێژخایەنە پلانێکی درێژخانەیە کە هەموو دەستگا مەدەنی و دەوڵەتیەکان تایە بەشدار بن. ئەمەش بەوە ئەکرێ کە ئەگەر حکوومەت ینی سیاسەتێکی ڕوونیە بێت بۆ کەمکردنەوەی توندوتیژی ڕاستە ئیسایمە گەر بگەڕێنە بۆ هەرێمی کوردستان ئەبینین بەڕێوەبەرەتی توندوتیژی هەیە نازانم هەموو هینەکان جێندەر هەیە دەستگا جێندەریەکان هەیە و ئەمانە بەڵام ئەمە نەبووەتە ئەوەی کە ببێتە فەرهەنگێک کە تۆ فەرهەنگی کۆمەڵ بگۆڕی بەهۆیە ئەبێ پلانێکدا ڕێژە حکوومەت کە ئەو فەرهەنگە بگۆڕێت ئەو فەرهەنگەی ئەو عقلیەتە کۆنە بگۆڕێت و بەم یاسا تازانە کار بکرێت. سەیواخان لە قسەکانە باسمان لە هۆکارەکان کرد ئێستا گەر باسێک لە جۆرەکانی توندوتیژیکەین کە دش بە ژنانەکرێت ئەگەر هەرێمی کوردستان ئێمە بە نمونە وەرگرین لە هەرێمی کوردستاندا دیارترین جۆری ئەو توندوتیژیانی کە دش بە ژنان ئەنجامەدرێت دیارترینیان چی؟ وەڵا خۆ بەداخەوە هەموو جۆرەکانی هەیە لە کوردستانە توندوتیژی بەڵام زۆرترینیان ئەو توندوتیژی خێزانیە خۆی هەر هۆکارێک کە بە زۆر بە یەکی کەسێک بکرێت دیارە بە توندوتیژی ناو ئەبرێکە بە بێخواستی خۆی بەرامبەری بکرێت بەڵام ئەوەی کە زۆر هەیە توندوتیژی خێزانیە ئەوەی کوشتنی بە ناوی شەرەفپارێزی وەیە جیاوازی ڕەگەزیە لە بینی تاکەکانی کۆمەڵە کە بەڕاستی ئەو دەرفەتەی کە بۆ هەرچەند ئەگەر ئێمە ورد بینەوە هەمووی تاکەکانی کۆمەڵ لە خۆشییان نییە ینی بەوەی ئەمە مقیانانەوە بەڵام زیاترین کاریگەری ئەوانە لەسەر ژنە کە لە مەدانی کارە لە توندوتیژی بەرامبەر ئەکرێ لە بەرنامەکان تەنان لە بەرنامەکانی لەوانەیە تیڤ و ئەمانەیشە هەر هێشتا توندوتیژی بکرێ بەهۆی ئامێرە ئەلکترۆنیەکان و توندوتیژی بەرامبەر ئەکرێ سەر ڕایەوەی لە خێزانیشە توندوتیژی بەرامبەر ئەکرێ توندوتیژەکان بە شێوەیەکی گشتی واتە زۆرن باشە سەیواخان لە نێو جۆرەکاندا کاتێک کە باس لە توندوتیژیەکەی ڕەنگە زۆربەی کەس بیری بۆ توندوتیژی جەستەی بچێت لێدان و توندوتیژی جەستەی ئەگەر پرسیارەکە وا بکەم کە توندوتیژی لە نێو کای سیاسیدا هەیە بەرامبەر بە ژنان هەموو جۆرە لە ناو کایی سیاسیە بەڵێ لە هەموو جیهانەت توندوتیژی سیاسی قوربانی زۆری ژنانی لێکەوتوە وەکو ئیستا باسمان کرد کە بەهۆی ئەو شەڕانەوە کە ئەکرێ یان بەهۆی بیر و باوەڕی سیاسیەوە کە چەندین ژن ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە ئەگەر سەیری سرنجێکی ژنانی باکوور بکەین یا ژنانی ڕۆژ ئاوا کە چەند توندوتیژیان لەبەر بیر و باوەڕی سیاسی و بیر و باوەڕی نەتەوەیی بەرامبەر کراوە سەرڕای ئەمانەی یەزیدیەکان کە ئەمە هەمووی بوو بە هۆی داگیرکردن و هاتنی دەوڵەتی بەناو ئیسلامی کە هەمویانی کرد بە بازرگانی و بە کۆیلە ئەمانە هەمووی بە توندوتیژی
سیاسیە. بەڵێ خات و سەیوان لە قسەکان تا باست لە یاساکان کرد لە هەرێمی کوردستاندا. دکتۆرە نادیا ڕەمەسیس لە یەکێک لە قسەکانی باز لەواگە ئەڵێ هەتا پەیوەندی نێوان ژن و پیا و باش بێت یاسا بە دەرناکەوێت. کاتێک کە پەیوەندیەکە خراپ بوو یاسا بە دەردەکەوێت و کوشمشێرێک بیدات لە پشتی ژنان. پێتان وایە لە هەرێمی کوردستاندا ئەو یاسانەی کە هەیە زیاتر پاڵپشتی پیاوان کات و لە پشتی پیاوان بێت و دژی ژنان ڕۆستێ؟ خۆی بڵێ یاساکان هەرچەند ئەگەر بڵێ ئەم یاسایانی کە لە کوردستانە هەیە هەر درێژەی یاساکانی عێراقە دەوڵەتی عێراقە کە لە کۆنەوە بووە، بەڵام لە کوردستانە هەوڵدراوە چەند چاکسازیەک بکرێ لە یاساکانە بۆ ئەوەی کە ئەم یاسایی وەکوتمان یاسای باری کەسێتی و یاسایی کوشتن و ئەمانە هەمووی هەموار کراوەتەوە، بەڵام کێشەکە ئەوەیە کارکردن بە ئەو یاسایانە نییە، کارکردن بە ئەو یاسایانە کەمە، یعنی چاودێر نییە لەسەر ئەوەی کە ئەو یاسایانە ئایا کاری پێ ئەکرێن یا ناکرێت، کە ئەمە ئەرکی ڕەنگە پەرلەمان بێ کە چاودێری دادگاکان بزانێ ئەو یاسایانە کاری پێ ئەکرێت یا کاری پێ ناکرێت. بەڵام لە ڕاستیشدا ئەگەر بۆ وەڵامی پرسیاریەکەمەکە و خۆی دیارە شتێک هەیە بۆیە یاسایەتە ئاراوە، ئەگین ئەگەر هەموو مرۆڤەکان بە ڕێک و پێکی و بە ئاشتی پێویستی بە یاسایان نیە. دەستەکانە خۆش بێ سەیوان خان، زۆر زۆر سپاس ماندوومان کردی، زۆر سپاس بۆ سەیوان ڕۆستەم کە بەڕێزیانە دامی سکرتارێتی یەکێتی ژنان و سەرنووسەری ڕۆژنامەی ژیانەوە. سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. دوور لە بابەتی 25 نۆڤەمبەر ئێستا ڕاستەوخۆ چین لە لای هاوکارمان داسیار کە لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە لەسەر خۆپیشاندانەکانی خوێندکاران کە چەند ڕۆژێکە خوێندکاران خۆپیشاندان دەکەن و داوای مافەکانی خۆیان دەکەن. داسیار سڵاو لێبێت، بەیانیت باش، داخوازیەکانی خوێندکاران بەکوێ گەیشت و دۆخی ئێستای زانکۆ چۆنە؟ چنوور دیارە لە چوار ڕۆژی ڕابردوودا دۆخێکی نەئارام هاتە ئاراوە بۆ شاری سلێمانی، ئەویش ناڕەزایەتی خوێندکاران بوو. خوێندکارانی زانکۆی سلێمانی هەر لە کەمپی تازە دەستیان بە خۆپیشاندان کرد، باسییان لەوە کرد کە ناڕەزایەتی ئەوان لەوە سەرچاوی گرتووە کە دەرماڵیان پێراندرێن. دیارە دەرماڵەی خوێندکاران بۆ خوێندکارانی ناوشار و دەرەوەی شار لە ساڵی 2013ەوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە، بەڵام لەم ساڵدا بابەتەکە جارێکی تر دووبارە هێنرایەوە سەر باس و گفتوگۆ، قسەیان لەسەر ئەوە کە گەربێت و حکوومەت وەڵامی داواکارەکانیان نەداتەوە، ئەوان بەردەوام دەبن لە ناڕەزایەتی. لێرەوە کە بەردەم کەمپی تازەی زانکۆی سلێمانیە خوێندکاران ڕۆژی یەکەم دەستیان بە خۆپیشاندان کرد، تا ڕادەیەک دەوترێ ڕۆژی یەکەم کاردانەوەیکی زۆری لێ نەکەوتەوە، توندوتیژی لێ نەکەوتەوە، بەڵام ڕۆژی دووهەم و سێهەم و چوارەم کە ئەکات دوێنێ ئەو سێ ڕۆژە بەنە ئارامی ناڕەزایەتەکان دەربڕا بە شێوەیە کە شەقامەکانیان دەگرت لەبەر دەم زانکۆی سلێمانی کە پەتازەکە دەهاتە سەر شەقامەکە. ئەم شەقامەی کە لەم ڕۆدا کراوەتەوە ڕۆژانی پێشووتر دادەخرا بۆ ماوەیەک، یعنی بە دوو شێواز یاخود بە دوو کاتی جیاواز خوێندکاران داهاتن ناڕەزاییان دەردەبڕی. شەفتی یەکەمی سەر لە بەیانی و ئەو کاتی کە داهاتم و داوامی زانکۆ ڕێگاکەیان دەگرت، ڕێگایان نەدەدا هاوڵاتیان یاخود شۆفێران بەڵێ لە سلێمانیەوە بەرەو تاسوجۆ بڕوات و بە پێچوانەشەوە لە تاسوجۆ جاری تر بەرەو سلێمانی بێتەوە. ئەمە وای کرد کە هێزە ئەمنیەکان بێنە ئێرە هەوڵی کردەوەی ڕێگاکە بدەن، چەند جارێک توندوتیژی لێکەوتەوە و گرژەکان بەو شێوازە بوو کە ژمارەیەک لە باڵی خوێندکاران و هێزە ئەمنیەکان لێرە بریندار بوو. هێزە ئەمنیەکان ئەگەرچی زۆر هەوڵیاندا بە شێوەیەکی مەدەنیانە هەڵسوکەوت و بارودۆخیان لەگەڵا بکەن و هەر ئەوەش بوو هەتا دوێنێش کە بابڵی چوارەم ڕۆژی خۆپیشاندانەکە بوو هەر بوو شێوازە و بە مەدەنیانە مامەڵایان لەگەڵاکردن، بەڵام بەداخەوە توندوتیژی لێکەوتەوە. دواتر هۆکاری توندوتیژەکەتان بۆ باسەکەم دەبێت بەر لەوەی بچمە سەرباسی توندوتیژەکە دەرگای زانکۆی سلێمانیتان پێپشان دەم لە ئێستادا کە زانکۆی سلێمانی لە دوێنەدا پشووی ڕاگەیاندووە، دەرگای ئێرە داخراوە، خوێندکاران بە تەواوەتی ئیزنراون بۆ ماڵەوە، تەنها چەند خوێندکارێکی کەم لە بەشەناوخۆیەکان ماوەتەوە و بە فەرمانی زانکۆی سلێمانی هەر دوێنێشەوە بڕیاردرا لە زانکۆی سلێمانی بۆ سەرجەم کۆلیژ و بەشەکان بکرێتە پشوو لەگەڵ فەرمانبەرانی زانکۆی سلێمانی. ئەو دەرگای کە دەیبینن دەرگای کەمپی تازەی زانکۆی سلێمانیە لە ئێستادا داخراوە، پارێزگاری لێ دەکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی چۆڕ هاتوونەتە ئێرە دەیانەوێت
لێرە پارێزگاری لە دەرگای زانکۆ بکەن لێرە زۆر ئارامە لە چاو ڕۆژەکانی پێشووترا هیچ خوێنکارێک نابینێت تەنها وەکو پێم ڕاگەیاندی لە بەشە ناو خۆیەکان خوێنکار هەیە ماوەتەوە ئەویش کە ڕۆژی پێنجشەممەیە زۆرینەی خوێنکاران بە تایبەت ئەوانەی کە لە دەرەوەی شارەوە هاتوون ئەڕۆنەوە یعنی عادەتی بەشە ناو خۆیەکان وابوو لە پێنجشەمان داخلەکان چۆڵ دەبێت شو ڕاگەێنراوە پشۆکەی زانکۆی سلێمانی دیار نییە هەتا وەکوکەیە ئەمەوێت باسی تونند و تیژەکان بکەم یعنی بەپێی ئەو زانیارانی کە دەست من گەوتووە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە زۆرینەی ئەو کەسانێک کە بارودۆخ و ناڕەزایەتی خۆپشاندانەکانیان بە عقارێکی تر و تونند و تیژیا برد خوێنکاری زانکۆی سلێمانی نەبوون لە ئێستادا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراوە خوێنکاری زانکۆی سلێمانی بە تایبەت هەمیشە پێشەنگ بووە دوور بۆ لە تێکدانی مڵکی گشتی و داوای مافەڕەوەکانی خۆی دەکات خۆپشاندانی تر کراوە لە ساڵانی پێشووترا بەڵام دەستی هەندێک لایەنی سیاسیان و هێزی سیاسی لە عنقەس هێنراوە تێکەڵاو بە ناڕەزایەتی خوێنکاران کراوە لە ئێستادا زۆرینەی ئەو کەسانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون و دانیان بۆ داناوە کە ئەوان خوێنکار نەبوون لایەنێکی سیاسیەوە هێنراون بۆ ئەوی ڕۆژی ناڕەزایەتی خۆپشاندانەکە تێک بدەن هێزە ئەمنیەکان بەمنیان ڕاگەیان لە چەند ڕۆژی پێشووترا زۆر بە شێوازێکی مەدەنیانە مامەڵیان لەگەڵ داکراوە هەرواش دەبێت و ئەو کەسانەی کە لادەرن و دوورن لە خوێنکاری زانکۆ ینی پیشیان خوێنکاری زانکۆنیا لێرە هاتوون بارودۆخ و ئاقاری خۆپشاندانەکە بەلاڕێدا دەبن لە ڕۆژانی داهاتوودا لە ڕێی هێزە ئەمنیەکانەوە ڕادەگەێنرێت کە چێن و چۆن دەستگیر کراوە. سپاس بۆ هاوکارمان داسیار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە بەردەم زانکۆی سلێمانی لە کەمپینێ لەگەڵ ئێمەدا ئامادەبووی سپاس بۆ تەواوی زانیارەکانت. بەڵێ خۆشەویستانە ئەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگ و ڕەنگە با بەیەکەوە بینەریبی. تو شیدا بوم با تو دیو رسوا
بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبێن و لە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە خواتان لەگەڵ. بۆ تۆ زەنگی زریا بوو بۆیەکی تۆ ڕەحمت نەمایوە هەرێ بۆیەکی تۆ ڕەحمت نەمایوە وەڵڵا بۆیەکی تۆ ڕەحمت نەمایوە